ڕەوەند لانا سڵاوتان لێبێت بەیانیتان باش بێت بەیانی بینەرانی خۆشەویستمان باش بێت ببورن لە هەر جێگەیەکەوە بینەرمانن جوانترین سڵاوتان پێشکەشەکەین بە ئومێدین ئەم بەیانیش بەیانیکی پڕجوانی و ئارامی و تەندروست باشیتان هەبێت لانا پێم وابێ پرسیاری ئەوەی کروتی تا ئێستا گەشتی شاخەوانی و ئەنجامیاوە بەڵێ من گەشتی شاخەوانیم ئەنجامیاوە بەڵام لە 2016 لەگەڵ کۆمەڵی شاخەوانی کوردستان گەشتێکی زۆر خۆشمان ئەنجامە بۆ سەرگەڵوو و بڕگەیەکی زۆر تایبەتیشمان لێ کرد بۆ پرۆگرامی ڕۆژێکی نوێ ئێستاش یعنی هەر لە ذکر و بیر و هۆشما هەرماوەتەوە لەبەرەوەی خۆشترینی گەشتم بوو کە ئەنجاممە بەڵام هیوادارم ئەو گەشتە دووبارە بکەمەوە بەڵامی تر نازانم کەی دووبارەیەکەمەوە هیوادارم ئێوەش بەردەوام بن لە گەشتە شاخەوانیەکانتان بێگومان ئەمڕۆ تایبەت بە ڕۆژی جیهانی شاخ کا بێگومان لە 11 کانونی یەکەمی هەموو ساڵێک دەستنیشان کراوە با ڕۆژی جیهانی شاخ لێرە و لەوێ لە ساڵی 2003 لەلایەن کۆمەڵی نەتەوەی گرتووەکانەوە ئەم یادە زیاتر بەرزڕا ئەگیرێت زیاتر لەلایەن ئەوانەوە دەستنیشان کراوە کۆمەڵی نەتەوەی گرتووەکان بۆ هۆشیاریدانی زیاتر و بۆ گرنگیتانی زیاتری تاکەکانی نێو کۆمەڵگا بە پاراستنی شاخەکان و لەم نێوەندەیە ئەو چالاکی و گەشتانەی کە لە تەواوی گیان و هەرێمی کوردستانیش کە لەم ڕۆژە تایبەتەیە زیاتر جەختی لێ ئەکەنەوە بەڵام لە ئێستا بەجێی دڵخۆشیەوە هەفتانە بێت یاخود مانگانە بێت تەواوی کۆمەڵی شاخەوانیەکان یاخود گروپە شاخەوانیەکان لێرە و لەوێ گەشتی شاخەوانیان ئەبێت و تیمێکی زۆر باش گروپێکی زۆر باش لەم نێوەندەیە خۆیان ئامادەکەن بۆ ئەو گەشتە شاخەوانیانەی کە لە تەواوی شاخەکانی کوردستانە ئەنجامیێن لەلایەن ڕاهێنەرانی زۆر تایبەتەوە ڕێنوێنی زیاتری ئەکرێت و لەم نێوەندەشە ئێمە ئەمڕۆ لە کارگەی کولتورین کە لێرە ئەوەی کە لە پشتی منەوە ئەیبینن وێنەیەکی زۆر جوانی تۆڕی شاخەوانی کوردستان کە تایبەتە بە ئەوەی کە چۆن گەشتە شاخەوانیەکان ئەنجام بدرێت بۆیە لێرە لە ناو کارگەی کولتورە ئەم شوێنیان دروست کردووە کە بۆ نمونە ڕاهێنانی تایبەتی پێ بکرێت لەلایەن ڕاهێنەرەکانەوە بۆ ئەو کەسانی کە خوازیاری گەشتی شاخەوانین چۆن خۆیان ئامادە بکەن ئەو پێداویستیانە چییە خولەکان بۆ کێ کراوەتەوە کێ ئەتوانێت لەم گەشتەیە خۆی ئامادە بکە ڕاهێنانی تایبەتی پێ بکرێت بۆ ئەوەی دوجار کە چووە گەشتە شاخەوانیەکان بە شێوازێکی زۆر باش ئامادەکاری کردبێت لەلایەن ڕاهێنەرە تایبەتەکانەوە ئەو کاتە بتوانێت گەشتی شاخەوانی ئەنجام بە جا بۆ ئەوەی قسە و باسی زیاتر بکەین لەسەر دروستکردنی ئەم جێگەی کە من تایە وەستاوم کە لەلایەن تۆڕی شاخەوانی کوردستانەوە با بڵێن سەرپەرشتی ئەکرێت قسە و باسی زیاترەکەین لەسەر ئەم بابەتە ئەچمە لای یەکەم میوانم زۆر بەڕێز خات و بەهار کارگەچیم لەگەڵایە کا بەڕێزیان ئەندامی ئەنجومەنی تۆڕی شاخەوانی کوردستان باسی ڕۆژە جیهانیەکە و دروستکردنی ئەم بەردەوانیش ئەکەین کە لە پشتی ئەمەیە خات و بەهار سڵاو بۆ ئامادەبوونە سپاس بۆ تۆ بەخێرهاتی هەر با سەرتا لەوە دەست پێ بکەم ڕۆژی جیهانی شاخ لە بەڕێستان لە تەواوی ئەو کەسانی شاخڕەوی ئەنجامێن لە گروپەکەتان لە تەواوی فێرخوازانەکەین لێرە سڵاوی خۆت بنێرە و دوجار هەندێک پرسیاری ترت ئاڕاستاکەم زۆر چاکە یەکەم شت زۆر سپاسی تەلەڤیزۆنی کورسا دەکەین بەڕاستی هەموو کات هاتووە بەدەمانەوە هەر کاتێ شتێکمان هەبوو بێت مناسبەیەک بووی هاتووە لێرە پیرۆزبایەکی گەرم ئاڕاستی هەموو شاخەوانان بەگشتی ئەەکەم لە ڕۆژی جیهانی شاخە و هاوکاتیش پیرۆزبایەکی گەرم لە تۆڕی شاخەوانی کوردستانەکەم چونکە ساڵیادی دروستبوونی تۆڕی شاخەوانی کوردستانە لە هەمان کاتە ئەمڕۆ هەرم ڕۆژی ساڵیادی دروستبوونی تۆڕی شاخەوانی کوردستانە ئەم هۆڵی کە ئێوەی بینن هۆڵی بەردەوانی دەستکردە بیرۆکە و دروستبوونی ئەم هۆڵە ئێمە چوین بۆ خولێک لە سەقز من و کاک نەسرەدین و کاک یاسر لە هۆڵێکی تقریبان عینەن شت بوو بەس بەرزەکەی تۆزێ لەمە بەرزتر بوو 4 مەترێ بەرزتر بوو هەر لێوە قەرارمانە وتمان ئەم هۆڵە دروست دەکەین لە سلەیمانی
ئیتر بە هەوڵی و هیمەتێکی زۆر و گەڕان بە دوای شوێنە بەڕاستی زۆر گەڕان تا شوێنێکی شایستە بە ئەم هۆڵە بکرێتەوە ئەوە بوو هاتم بەلای کاخەبات ئێمە لێرەوە زۆر سپاسی کاخەبات دەکەین بەڕاستی کە هاتم بیرۆگەکەم مایە ئەچون بۆ شوێنێک ئەڵم ئەمان و هۆڵێکی بەردەوانی دەستکردمانەیە دروست کرد لە تێنە ئەگەشتنی ینی هۆڵەکە چیە یانزانی شاخە و سروشتە وتمان نەخێر ئەم هۆڵە بۆ ئەوەیە کە مناڵی تیاپەروەردە بکەین نەوجوانی تیاپەروەردە بکرێت فێرگەیەک بێ بۆ شاخەوانی بۆ ئەوەی کە بتوانێ بەسەر دیوارەیە کا سەرکەوێ خۆی لە خۆیان هۆڵ بەردەوانی دوو جۆری هەیە لە سروشتا و لە هۆڵی داخرا ئەمەی ئێمە هۆڵی داخراوە هاتین دوای لێرە خۆشببختانە ئەم شوێنەیان ناینێ لەگەڵ برادرانە شوێنەکەمان بینی لێرەوە قەرزاری بەڕاستی قەرزاری مامۆستا کاوانین کە لە سەقزەوە لەگە کاک مەسعودە هاتن لێرەوە دیزاینەکەیان بۆ کردین دواتریش بۆ کەوتە بواری جێبەجێکردنەوە زۆر بەڕێز دکتۆر هەواڵ زۆر سپاسیەکەین کە پرۆژەکەی لەلا پەسەند بوو بە هەوڵ و هیمەتی ئەوان توانیمان ئەم هۆڵە بێنین ئەنجام. خاتون باست لەوە کرد هۆڵی بەردەوانی دەست کرد هەم لە نێو هۆڵایە هەم لە دەریشەوە لە گەشتەکانە لە ئێستاە بۆ من باسم لەوە کرد ئەم کەسانە ڕاهێنانی تایبەتیان پێکتێ بۆ ئەوەی کە دوجار چوونە گەشتێکی شاخەوانی بتوانن بێ ترس و دوودڵی گەشتی خۆیان ئەنجام بن لێرە چیان پێ ئەوترێ ڕاهێنانەکان چی و چیان فێر ئەکرێ خۆشببختانە ئێمە بەشی چالاکیەکانمانەیە کە کاک نەسرەدینە هەنێ پرسیار بەجێڵین بۆ ئەو چکە و بەشی چالاکیەکانە من بەشی ڕاگەیاندنم ئەوەی لێرە فێری ئەو خوێندکارانە ئەکرێ جۆری گیرەکانە ناساندنی دیوارەکەیە بەکارێنانی و کەلوپەلانەیە کە لێرە کە سەرەتایە چۆنچۆنی و کەلوپەلانە بەکارە کەلوپەری ئێرە لەگەڵ سروش تا جیایە بۆچی جیاوازە بۆ بەردەوانی کەلوپەلی خۆی هەیە مەسەلەن بۆ نمونە هارنسەیە کە خۆی بەستێتەوە حیمایەتی خۆی پێکرێ لەگەڵ بەحەبل و ئەو گیرانەش بە هەمان شێوە گیرەکان جۆری گیرەکان جیایە ئەوە ئەتوانین تەفاسیلی ئەوانە بینە دەست مامۆسای ڕاهێنانەکان و لەگەڵ کاک نەسرەدین ئەوەی کە لێرە ئامادە ئەکرێ خۆشببختانە شاخەوانی حەز و ئارەزووە یعنی تۆ تێکەڵ بە سروشتەبی بەس ئەوەی لێرە ئەکرێ ئامادەکردنی فێرکارێکە بۆ ئەوی لە پێشبڕکێی نێودەوڵەتی ئۆلمپی بەشداری بێک ئەم یاریە کە ئەچێتە بواری ئۆلمپی و کە پێشبڕکی لەسەرەکرێ باشەکاتە ئەمریکا لە نێو هۆڵەکانەوەی باسەکرێ ئەچێتە یاری ئۆلمپیاتەوە بڵێ ئەم تەنها شتە کە لە بەشی شاخەوانی ئمە شاخەوانی زۆر بەشی هەیە بەس ئەوەی کە ئەچێتە ئۆلمپیەوە ئەم یاریە چونکە پێشبڕکی بڵێ بەردەوانی ناو هۆڵ یا بەردەوانی ئێمە خۆشببختانە دوو دیوارەمان هەیە دیوارێک لێرە دیوارەیەک لە هەواری شار دیوارەکەی هەواری شاریش خۆشببختانە تەمرینی لەسەرەکرێ بەس ئێرە بۆ سارد و سەرما کاتێ سارد و سەرمایە کاتێ لە گەرمایە ئێرە زۆر سوودی لێبینی بەپڕیش ئێمە یعنی شەوەکان و بە ڕۆژیش خەڵک ڕایەنانی تیاکە دەورەکانمان بەردەوامە لێرە داوا لە دایک و باوکانەکەین ئەگەر مناڵەکانی حەز و ئارەزوو خولیایی ئەم یاریان هەیە ئەتوان پەیوەندی بکەن بە تۆڕی شاخەوانی و پەیوەندیکە بە مامۆستاکانە خۆشببختانە مامۆستاکانمان خۆبەخشانە دەرزەڵێنەوە لێرە باشە بەسی تەمەنی مناڵت کرد لە تەمەنی چەند بۆشە نەتوانێت لە هۆڵی بەردەوانی دەستکرد لە نێو کارگەی کللتورە بەشداری بکات کە پێم وابێت لەسەر ئاسی عێراق تاکە کەسن کە توانی وتانە بەم شێوازە فراوانیە لە تەواوی ئاستەکانە توانن بەشدار بن وایە؟ بەڵێ ئمە تاکە هۆڵە لە سەر ئاستی هەموو عێراق ئەم هۆڵە هەبێت و مناڵان ینی تەمرینی تیا بکەن و ببێ بە فێرگەیەک ئێمە مناڵمان هەیە 5 ساڵە مناڵی مامۆسایەکمان هەیە مامۆستا مەریوان ئەو دەوامی هەبوو بووینی هێنا مناڵەکەی 5 ساڵە و لە ئاستێکی بەرزیشە بەڕاستی ئەو کچەی کە عباسمان هەیەەوە تقریبان وا بۆ 2 ساڵە چێت بەردەوام یعنی لەسەر ئەو دیوارانە تەمرینەکە لە ئاستێکی بەرزایە تا بۆ حیمایەتکردنی مناڵەکانی دەتوانین بەکار بێت باشە کاتە لە 5 ساڵەوە دەست پێکات بۆ تەمەنەکانی تر بۆ چەند بەشی نەوجوان جیایە بەشی مناڵان جیایە نەوجوان پێم وایە لە 12 ساڵیەوە هەتا 18 ساڵی گەورەکانیشمان هەیە لەسەر 18 ساڵیشەوە دیسان هەر فێرخواز وەرگیراوە لێرە.
هەندێک پرسیاری تر بۆ میوانەکانی تر بەجێڵم بەڵام کۆتا پرسیارەکەم بۆیی ئەگەر هاتوو خێزانێک ئێستا بینەری تای پرۆگرامی ڕۆژیەکین و ئەم بەشی پرۆگرامیشە باسمان بۆ بکەی مناڵەکان با بڵێن خولەکانیان لە کەی بۆ کەی دەست پێ کات چۆن بتوانن خۆیان ناونووس بکەن چۆن بتوانن بە شێوازێکی باش ڕاهێنانیان پێ بکرێت ئێمە خۆشبەختانە مامۆستاکانمان هەیە لێرە خۆبەخشانە دەرزەڵێنەوە ئەتوانن لە ڕێی تۆڕی پەیجێکمان هەیە تۆڕی شاخەوانی کوردستان لێەوە نامەمان بۆ بنێرن خۆشبەختانە ئێمە توانین کات و تەمەنی مناڵەکان جیا بکەینەوە و کاتەکەیان بۆ تهدیدکەین لە هەفتەیەکا 2 ڕۆژ ڕاهێنانیان پێکرێت لە سەرەتاوە شتەکانیان پێ ناسرێن و ئەنجاخرێنە سەر دیوارە. باشە پێم وە بە ساڵێک تێپەڕ بووە بەسەر تۆڕەکەتانە هیچ با بڵێن 2 ساڵەت زۆر باشە دەستخۆشیتان لەکەین لە ئۆلۆمپیاتەکانە هیچ جارێ بەشداریتان نەکردو خودت ڕاهێن فێرخوازەکان بەشداریان نەکرد تا ئێستا بەشداریان نەکردو بەس ئیشەڵا بەتەماین یعنی پێشبڕکیە ئێمە بەڕاستی زۆر دواکەوتوین لە بواری شاخەوانی لە ئێران بچووکترین شار ئەم هۆڵە لە دوو شوێنیانە ینی لە شارێکە 2 هۆڵی وا هەیە مناڵەکانی ئەوان ینی حاضر کراون بۆی پێشبڕکیان پێ بکە ئیشەڵا مناڵەکانی ئێمەش لە ینی ئامادە ئەکرێ بۆی بتوانێت لە ئێران پێشبڕکێ بکە لەگە مناڵەکانی ئەوانە. زۆر باشە دەستەکان خۆش بێ سپاس بۆ بەشداریکردنت بەخێربەی سپاس بۆ خەتوو بەهار کارگەچی کە بەڕێزیان ئەندامی ئەنجومەنی تۆڕی شاخەوانی کوردستان جا ئێستا قسە و باسی زیاتر لەسەر تەواوی ڕاهێنانەکان ئەکەین تایبەت بە هۆڵی بەردەوانی داخراو ئەچمە لای زۆر بەڕێز کاک نەسرەدین کابەڕێزیان کاک عباس محەممەد کا بەڕێزیان ڕاهێنەرن لە تۆڕی شاخەوانی کوردستان بە خۆشحاڵیەوە لەگەڵمان نابێت کاک عباس ئەگەر جەنابی ئەرکێشێت بێتە لامان لە ئێستا سەرقاڵی ڕاهێنانەکان بوو لەگەڵ تەواوی فێرخوازان کاک عباس سلااوت لێ بێزانم زۆر سەرقاڵیش بووی بە سەرتا عەفوم کە بیتە بەردەم کامێرە سەرسا پیرۆزبایی ڕۆژی جیانی شاخ لە خۆتان لە تەواوی ئەو کەساناکەین گەشتی شاخەوانی ئەنجامێن لێ ڕۆژەتوانن ئێوە پەیامی خۆتان بنێرن. پێشتەچی بەخێر بێن پیرۆزبایی خۆمان ئاراستەی هەموو شاخەوانەکانی جیهانەکەین بە تایبەت سلێمانی بە تایبەت فێرخوازەکانمان کە بەڕاستی پێشکەوتنێکی بەرچاویان بە خۆیانەوە بینیوە کە لەم ڕۆژدایە حەقی شایانی ئەوەیە کە پیرۆزبایان لێ بکرێت دەستخۆشیی لە هەموو فێرخوازەکان بکرێت. باشە کاک عباس پێمان بڵێ بەڕێستان لە ساڵی چەندەوە گەشتی شاخەوانی ئەنجامێن؟ گەشتی شاخەوانی ئێمە لە 2007ەوە شاخڕێیمان دەست پێ کردووە لە دوای 2007 وردە وردە دەستمان کردو بە شاخەوانی ینی بەردەوانی پێڵم بە تەلەفوزی خۆمان یا مەسەلەن کلایمین لە 2009ەوە زیاتر قاڵ بووینەوە لە بواری بەردەوانیە. جیاوازەکەی خەتوو بەهار هەندێک بابەتی باس کرد لەوەی کە بۆنە بەردەوانی لە نێو هۆڵە و هەو گەشتە شاخەوانیش کە لە دەروی هۆڵەکان ئەنجامەدرێت جیاوازێکی زۆر هەیە لێرە ئەو ڕاهێنانانی کە ئەکرێت لەگەڵ تەواوی فێرخوازانە چۆن بە شێوازێکی باش ڕاهێنانەکان ئەنجام ئەدرێت لە کامیان خۆشترە لاقیانەتە مەسەن بۆ خۆی ئەگەباتی خۆشی بکەین تەمان ئێرە خۆشترە ئاسانترە بەتاکیدیش پێش هۆڵنەکەیت مەسەلەن تەمرینی هۆڵ و ئەو تەکنیکانەی کە قەرارە بیزانێت و فێری بیت و ئەمانە لە هۆڵە ئەبێت لە پێشان لە هۆڵا فێربی بەڵام ئێمە وەختی خۆی کە ئەم هۆڵ نەبوو پاچی هەواری شار نەبوو ئەم دیوارە دەستکردەکانی پێڵێن ئێمە خۆمان هەر لە سروشتا فێر بووین سروشت سەختترە بێت باسی خەتەریاتەکان بکەی خەتەری زیاترە جەوێکی ئازادە مڵێن سروشتە بە کوردیەکەی ئەبێ ئەمانە بخوێنی ئەمانە لێرە ئەوانەیە کە یەکەم جاریانە سامیان بشکێ تەکنیکان فێر ببن توانا و لیاقە پیا بکەن ئەنجا بێنە سروشتەوە. با لە بەڕێزت بپرسم چ مەرج و پێوەرێک هەیە بۆ ئەو کەسانی کە بەشداری لە بەردەوانی دەستکردا ئەکەن بۆ ئەوەی بە باشترین شێواز ڕاهێنانەکان فێر بن؟ پێشێکی ئەوەی کە مەسەلەن یە بۆ تەمرینی بە خۆی یەکلایی بکاتەوە بۆ بەردەوانی چونکە تەمرینی بەردەوانی چ لە هۆڵا بێت چی لە سروشتا بێ ئەبێ کامل خۆتە بۆ یەکلایی کردبێتەوە لە
لە خەتەرەکانی ئەوڵەن چونکە خەتەری ئێمە لە سایاسەیە ینی ئەڵێ یەکەم هەڵە ئاخر هەڵەیە وەکو وەرزەکانی تر نییە فرسەتی ترێ هەبێ دووبارە وەرزەکەی ئیدامە بیتەوە ئەمجا لە بەس دەبەر ئەمەیە کە ئێمە زۆر هەوڵێکی تەواومان بۆیەوە کە بە زانستی هەموو فێرخوازەکان فێر بن بۆ ئەوەی کەمترین هەڵە بێ یاکە هەڵەس ڕوویە کەمترین خەتەریاتمان هەبێ. باش ئەو خەتەریاتە چییە کە تۆ زۆر باسیەکەی بۆی ئەگەر کەسێک ئێستا بینەرە بێوێت بەشداری بکات بۆی باش ئەزمموی هەبێت لەم بەردەوانیە؟ خەتەریاتەکە بەسیترین هەڵە لای ئێمە مەجای جوبرانی نیە جارێکی تر ئەنجا مەسەلەن لە گریەکانە بێ لە بەکارهێنانی هەموو کەرەسەکانە بێ کە ئەو کەرەسانێک ئێستا حالێنەوە بەکاری ئێنێ ئەو شانی کامی ببێەوە تەمە ئەمانە ناویان زۆرە و ئینیان زۆرە قانونیان زۆرە ئێستا ئەوە لە کاتێکی کورتە هەمی تەفاصیل پێ نادرێ بەڵام هەموو کەرەسێک کە بەکاری ئێنی قابلی هەڵەیە یعنی قابلی باش بەکارنەهێنانە باش بەکارهێنێنە تووشی کارەساتی نەخوازراوەبی. باشە ئەو کەسانی کە بۆنە تەمەنیان مناڵە ئەوانە بێگومان کەلوپەل و کەرەسەکانیان جیاوازترە وەک لەوەی کە کەسێکی کامڵە و بەشداری لە بەردەوانی ئاکادوانیە لە حەقیانەتە هەموو کەرەسەکان بەپێی سایزەکان ئەگۆڕێ باشە تەمەن بەڵێ مناڵە پێڵای بچووکتری عشەی بچووکتری ئەوێ لە هەنێ تەمرینەکانی فەرقی هەیە لەگەڵ گەورە ساڵەکانە ئەوە بە تاکید مناڵەکان دائیم ئەبێ عادەتەن تەمرینانێتی پێ بکرێ مەسەلەن مناڵ ئەسڵەن لە هەڵۆ نابێت بچێتە سروشت ئەبێ یەکەم دەقە بێتە هۆڵ دەیەکەی بۆی لەگەڵ شوێنەکەی ڕابێت تەکنیکەکان ڕابێت تۆ مناڵە بێتەوە شاخێکە ئەبینێ گیرەکانی ناخۆشترە زبرترە ترسی زیاترە لێ ئەتۆرێ بەس ئەبێ لاوەڵۆ بێنتە هۆڵ تەمرینەکانیان جیاوازترە ئەبێ زۆر زیاتر لەگەڵانە خەریکبی بەڵامتر لە حەقیانەتیشە کە فێر بوون چاکتر فێرە بن و باشتر فێرە بن تێقاڵە بنەوە. تا چەندە پێ دوایە کەسێک ئەگەر وەرزشەوان بێت باشتر لیاقی باشترە بێت ئەزمموی باشتر وەرەگرێت لە بەردەوانی دەستکردا پێ دوایە ئەمە ڕۆڵە بینێت؟ مەسەلەنەگە وەرزشێکی تری هەبێ وەرزشێکی تر خۆی کەسێکی وەرزشەوان بێت خۆی بەتەئکید هەموو شتێک تۆ ئەچی توێشەیەکی پێ بێ باشترە وەک لەوەی پێ نەبێ بەس تەمرینی بەردەوانی تەمرینێکی تایبەتی خۆی هەیە تەمرینەکە بەس لەسەر خۆی ئەکرێ ینی ئێستا چەنە وەرزشکاری تر هاتووە لە بۆکسیان و لە دووگۆڵی و لە ئەمانە ئەم وەرزشە فەرقی زۆرە ئەمانە هەنێ ماسوولکە ئەجوڵێنە هیچ کاتێ ئەو ماسوولکان و نەجوڵاوە بەڵام بە تەئکید هەموو تەمرینێک پاسکی سواری بۆ بکەی شاخ ڕەوی بۆ بکەی مەلەی بۆ بکەی ئەمە هەمووی ئەبێ بە تێشوویەک ئەبێ بە ماسوولکە و بە قوتێک کۆ ئەبێتەوە لە لەشتا و کە بتوانی باشتربی لەم بوارە. زۆر باشە کۆتا پرسیارزلەیەکەم تا چەندە ئێوە وەکو تیمێکی باش لە تۆڕی شاخەوانی کوردستان تا چەندە خۆتان ئامادەکەن بۆ ئۆلۆمپیاد کە بتوانن لە هۆڵی بەردەوانی دەستکردا پلێکی باش بەدەست بێنن لە کوردستانە؟ ئێمە وەکو ڕاهێنەری تۆڕی شاخەوانی کوردستان کە چەند فێرخوازێک کە پێگاتون لە 20 فێرخواز زیاتر کە لەخوا بەزاوێ زۆر بەرەو پێشەوە چوون ئاستی زانستیان زۆر بەرەو پێشەوە چووە ئێمە بەم عادلی بەدایمی لە هەوڵین کە ڕێکارێکی زۆر جیاواز بگرینە بەر کە ئەویش ئەوەیە کە توانای جەستەیی و توانای زهنیان بەرەو پێش بەرین کە ڕاستە لێرە ئێمە شوێنێکی وامان نییە کە مسابقاتی عالەمی تیا بکرێ بەڵام ڕۆژێک هەریەت و ڕۆژێکی هەرچین بۆ دەروی وڵاتکە بتوانین فێرخوازەکانمان بگەینین بۆ مقامە زۆر بەڕێزی لە شێوە ساغ بێت. کاسوانگرتی ئەتوانی بفەرمی بۆ ڕاهێنانەکان بەڵێ خۆشەویستان ئەوەی کە لە وێنەکانە ئەیبینن ئێستا تەواوی ئەو کەسانی کە گەشتی شاخڕەویان ئەنجامیاوە یاخود ئەو کەسی کە بۆ نمونە سەرەتای بێبێت لە هۆڵی بەردەوانی دەستکردا لە ناو کارگەی کللتور بەشداری بکات ئەتوانی خۆی ناونووس بکات لە تەمەنێکی مناڵەوە وەکۆی میوانەکانم ئاماژیان پێکرد لە تەمەنی 5 ساڵەوە تاوەکو تەمەنی نەوجەوانان و هەتا ئەو کەسانشی کە کامڵن ئەتوانن ئەگەر یەکەم ئەزممونیشیان بێت بێن لە هۆڵی بەردەوانی دەستکرد پەری زیاتر بن بە ڕاهێنانەکانیان کەرەستە و پێداویستەکان بەباشی بەکاربێنن بۆ ئەوەی هەم لە ئۆلۆمپیاتەکانە بەشداری بکەن هەم دوجاریش بۆ گەشتی شاخەوانی بتوانن لیاقێکی زۆر باشیان هەبێ. جا ئێستا پێم خۆشە بچمە لای کاک نەسرەدین بەڕێزیشیان هەڕاهێنەرن لە تۆڕی شاخەوانی کوردستان ئەگەر
بەڕێزیان ئەرک پێشن کاک نەسرەدین سلااوت لەبێت بەیانیت باش بێت پێم بڵێ تا چەندە هەستێکی خۆشە وەکو تۆڕی شاخەوانی کوردستان هۆڵی بەردەوانی دەستکرد دروست کراوە بۆ ڕاهێنانی تایبەتی ئەو کەسانی کە گەشتی شاخڕەوی ئەنجامێن. سەرەتا بەخێر بێن سپاس بۆ ئامادەبوونتان. ئەم هۆڵە جێگای شانازی هەموو شاخەوانانە، یعنی بەڕاستی خەونی هەموو شاخەوانێکە بە تایبەتی ئەو شاخەوانانەی لە بواری تەکنیکی و لە بواری شاخەوانی تەکنیکاڵا کارەکەن. ئەم هۆڵە سەرەتا هەمومان ئەم خەڵکانەی کە لێرە بووین ئێمە لە شاکڕەویەوە دەستمان پێکردووە، وای لێ هاتووە بۆ بەرەو پێشچوونمان تموحمان زیایی کردووە ببین بە شاخەوان. تۆ هەتاکو ئەم فێرکاریانە نەزانیت، هەتاکو با بڵێن خولەکانی بەفروسە هۆڵ نەبینیت، ئاستت نەگاتە ئاستێک کە بتانی کەلوپەلی شاخەوانیەکان بەکاربێنیت ناتوانانی ببی بە شاخەوان. بۆیە بۆ هەموو کەسێک کە ئەوێ ببێ بە شاخەوان پێویستی بەوەیە کە لەم هۆڵە یان لە هەر جێگایەک کاری ڕاهێنان لەسەر بەردەوانی بکات. کاک نەسرەدین تا چەندە ڕۆژانە وەڵامی ئەو پرسیارەم وەرنەگرت لە یەکێک لە میوانەکانم لە کاتژمێر چەند بۆ چەند هۆڵی بەردەوانی دەستکرد دەرگای واڵایە بۆ تاوای فێرخوازان بۆ ئەوەی ڕاهێنانەکان ئەنجام بن بۆی ڕێنوێنی تاو بە کەسەکان ببەخشێن. ئێمە بە ڕاهێنەرەکانمان هەموو کاتێک ئامادەیی ئەوەیان هەیە کە بەش ڕاهێنان بە فێرخوازان بکەن، بە تایبەتی ئێستا هەموو شەوانێک ڕاهێنانی تایە لە کاتژمێر 7ەوە تا کاتژمێر 9 شەو ڕاهێنانی تایە. بە خۆشحاڵیەوە لە ئێستاە خاوەن پێداویستیە تایبەتەکان بەڵێ ئێستا ڕاهێنانمان بۆ ئەوانیش حازر کردو خولیان هەیە، خولیان بۆ ئامادە کراوە. هەموو شەوانێکی شەمان لێرە ئەوان ڕاهێنانیان هەیە. دەستەکانە خۆش بێ، سپاس بۆ بەشداریکردنت. یەکێک لەو هاوڕێیانە وەرەگرین یەک پرسیاری لەکەین بازانی تا چەندە هەستێکی خۆشیە کە پێم وا بێت لە هۆڵی بەردەوانی دەستکردا تا پلی تۆپ ڕۆشتی. هاوڕێ سلااو چۆنیت؟ لەگەڵ میوانەکانە قسەم ئەکرد بەڵام ئاگاشم لە بەڕێزیشت بوو پێم وا بێت تا کۆتایی هۆڵی بەردەوانیەکە ڕۆشتی. خۆت کەسێکی وەرزشەوانی یان تازە دەست پێ لە 2016ەوە بەردەوام ئەم وەرزشەکەین. خۆشبەختانە ئەم ساڵ کاری ئەم هۆڵە کەوتە جێبەجێکردنەوە. ئەلبەتە هەندێک کەم و کوڕی هەیە بە هەوڵی برادران و ئینشاڵڵا جێبەجێکرێ. پێویستیەکانتان تا چەندە بە شێوازێکی باش خۆتان ئامادەکان هەر لە کالە هەر لە پێویستیەکان بەس چۆنە دەستکێش و ئەوە بەکارنایەنە؟ ئەم کارە کارێک لەوانەیە کە دەستکێشی بەکارنایەن، یعنی کاری دەستکێشی ناوشکە ڕێگرە بۆ تۆ. ئامادەکارەکان وەکو چۆنی بینی لە جلوبەرگیان لە برادرانەکە هەیە کەرەسەی یەکەم لێرە پێڵاوە، ئەنی دەوری یەکەمی هەیە لە هۆڵە پێڵا و دەوری یەکەمی هەیە، دوایەوە هارنەسە کە لە پێکرێ، دوایەوە تەنافە ئەگەر بە شێوەی سپۆرت بڕۆی یاگە بە شێوەی بۆڵدرینگ بڕۆی ئەی بینۆکو هاوڕێیان کە بە شێوەی بۆڵدرینە ڕۆن تەناف بەکار نایەنن، تەنیا ئامزە ئابراز لە بەکارێنن دۆشەکەیە کە حیمایەتیانەکە. ئێمە لەم کارگەیە من خۆشبەختانە وەکو هاوڕێیان ئەو شەرەفیان پێبەخشی و وەکو ڕاهێنەری مناڵان بەردەوام لێرە کارەکەین لەگەڵ هاوڕێیشکەمانە. هەفتەی ڕۆژێکمان هەیە بۆ مناڵان خوارد تەمەن 18 ساڵ ئێمە ڕاهێنانیان پێکەین. ئەو ئەزمونەی کە هەمانە ئەو دەوراتی کە بینیمانە نەقلێکین بۆ مناڵەکان. باشە کۆتا پرسیارت لێکم زۆر بە کورتی وەڵامم بیتەوە پەیامت چییە بۆ ئەو کەسانی کە تاوکو ئێستا گەشتی شاخەوانی شاخڕەویان ئەنجام نەیاوە هەر لە تەمەنێکی مناڵەوە تاوکو تەمەنێکی کامڵ بتوانن یەکەم جار لە بەردەوانی دەستکردەوە دەست پێ بکەن لە هۆڵی داخراوە دوجار گەشتی شاخڕەوی ئەنجام خۆی بتەوێنێتەوەیانی هەموو کەسێک پێویستی بە جوڵە هەیە. جا جوڵەکەش ئەگەر بە شێوەیەکی زانستیانە بێ یانە بە شێوەیەک بێکە کەسێک هەبێت لەگەڵ یا سەرپەرشتی بکە ڕێنمایی بکە. جامە داوامان هەیە لە ئەو کەسانەی کە تایسە لە هیچ بوارێکی وەرزشیە یا بتێک بگرێ ئەمە لەم کارە بوارە ئیشەکەی شاخەوانیان بەردەوانی کاری خۆیان بکەن بێن بەلا ئێمە
بەو ڕێژەی کە دەتوانامانە هەیە بتوانین هاوکاریان بکەین. دەستەکانە خۆش بێت بە هیوای بەردەوامیت فەرموو ڕایەنەکەی خۆت ئەنجام بە سپاس بۆ تەواوی میوانەکانم دووبارە ڕۆژی گیانی شاخ لە تەواوی ئەو کۆمەڵ و ڕێکخراوە و کەسانە ئەەکەی کە وەکو تیمێکی شاخڕەوی هەفتانە مانگانە یاخود زۆر گەشتی شاخەوانیشێت ساڵانش بێ ئەنجام بدرێت لێرە و پیرۆزبایان لێکەین کە بەردەوام بن لە گەشتی شاخڕەویان تاوەکو بە هەمووان هەم وەرزشێکی چێژبەخشە و لە هەمان کاتە هەملایانی دەرونی هەم بۆ تەواوی بێزکردنی ماسوولکەکان و تەواوی ئەندامانی جستە کاریگەریکی زۆر باش لەسەر لانی تەندروستیمان بەجێڵێت بە پیوتی پسپۆڕانی تایبەت لەم بوارەیە و لێرەشا کە هۆڵی بەردەوانی دەستکرد لە کارگەی کللتور بۆ ماوەی 2 ساڵە کراوەتەوە بەجێ خۆشحاڵی و هەر کەسێک هەر فێرخوازێک ئەوێت هەر خێزانێک کە ئەوێت مناڵەکەی فێر بکات بۆ ئەوەی کە پێش ئەوی بچێتە گەشتی شاخەوانی بتوانێت لێرە تەواوی ڕاهێنانەکان فێر ببێت کەلوپەل و پێداویستیەکان زانیاری لەسەر وەربگرێت چۆن بتوانێت ڕاهێنانی خۆی ئەنجام بە دوجار ئەتوانێت بچێت بۆ گەشتی شاخەوانی و بە شێوازێکی زۆر باش ڕاهێنانەکانی شاخڕەوی ئەنجام بات.